لە هەرێما کوردستانە عێراقی ئامادەکاری ji بۆ ڕفراندۆمەکی تێکردن ji بۆ ku خەڵکێ wê هەرێما فدرال biryarê bida ka wan dewleteke serbixwe divê yan ne. Helbet ji bilî dijatîkirina welatên hevsûnûrên Kurdan di nav herêmê bixwe de bereyekî na ji bo referandoma niha durist bûye. Her yek ji dû bereyan ya vê pirsa çarenivîsas dibêjin ka ji ber çî ew digel yan lê dijî referandomê ne. Heta ew kesên mafê dengdanê jîneyî gotina xwe dibêjin. Kerîm Bextiyarî rojnamevan û dokumentarî yek ji wan heye. Kaka Kerîm zor bexêr bê. Min hezim kird mîwanî îme bê li ber wtarێk bû min nard pêçand rojeke belav kirdibû li ser referandum. Wtareke zor zor atifiyan heye helbet basî wezî Kurd û nêjûyî Kurd û qurbanî Kurd û wana kurdûwe û welatanî nehezî dirawsêşman heye boya تۆ دەڵێ هەستن بە ڕێفراندۆم بکەیت بە ڕای تۆ ئەمە بەسن بۆ ئەوەی کە شتێکی وا لە هەنگاوێکی وا لە کوردستان بنرێ لەوانەیە خوێندنەوەی عاتفیشی لێ بکرێت پێم وایە من ڕاستەکانم وتووە بە حکمیەوەی کە ماوەی 15 ساڵ لە تاران ژیاوم لە 2004ەوە سەردانی کوردستانم کردو هەر 3-4 مانگجارێک بە تایبەت هەولێر 3 ساڵی ئەم دوایانە لە هەولێر ژیاوم تەواوی کێشەکانی خەڵکی کورد لە باشوور باش دەزانم گەندەڵیش زۆرە کێشەی کارەبا هەیە کێشەی ئاوڕۆ هەیە کۆمەڵی کێشەیە بەڵام بە بەراورد دەگەڕ وڵاتانی دراوسێ و ئەو وڵاتانی کە من بۆ مەبەستی دیکۆمنت چوم سەردانم کردوون و بز بە بسییان گەڕاون بە حەقیقەت ئەو پێشکەوتنانی کە لە هەرێمی کوردستان بەتایبەت لە 2034 بەملاوە زۆر خێرا و زۆر پێشکەوتوانە بووە بۆیە بەڵام دەڵم دە ئاستی ئەو نەتەوە مەزنەدانە بووە ئەوە دەڵم من ئێوەدا باسی ئەوم کردو دەڵم نەیکەینە دوو دەستەی بەڵێ زۆر دڵسۆزە دەستەی نەخێر دژە قارەمانە و دڵسۆز نییە من بە هەردووکان بە دڵسۆز دەڕوانم بەڵام هەر کامێکان بە بۆچوون و بە شێوازی خۆیان بەەوە نەبێوانەی کە بڵێن بەڵێ زۆر ڕازی بن ئەوانەی کە دەڵێن نەخێر زیاتر لەبەر ناڕازی بوونە لە وەزی ئەمڕۆیان و حەقیشیانە 100% من حەقیان پێ دەدەم ئەوە نەبێت لە واشنگتۆن دانیش پێتم دوێژدا باسم کردووە پاڵم لێدا بێتەوە لەبەر خۆمەوە قسە بکەم دەگەڵیان ژیاوم ئاگام دەتەوای وەزعەکە هەیە بەڵام کێشەکە ئەوەیە ئەوانەی کە دەڵێن نەخێر تووڕەبوونی خۆیان بە نەکوتن لە ڕۆژی لێفراندۆمدا پیشان دەدەن ئەوەم پێ دروست نییە ئۆکەی باشە ئەوانە نەڕازیم دەیان ناسی لە هەرمی کوردستان بووی لەوێ ژیاوی باسی نەبوونی کارەبا و نەبوونی موچە و نەبوونی ئەوانە شتێکی ئاساییە وڵاتان وڵاتی فەقیر هەیە وڵاتی هەیە کە کێشەی ئابووری هەیە بەڵام ئەوانە باسی شتێکی تر دەکەن لەگەڵ ئەوەدا ئەوش مەسەلەی مافی مرۆڤ و دیموکراسیەتە بۆ نمونە هەندێکیان بەو شێوەیە دەڵێن کە ئێمە دەوڵەتێکمان ناوێت کە مافی مرۆڤیتیانە بێ و دیموکراتیەتیانە بێ و دکتاتوریەتی هەبێ بە ئەو دەڵەتە نەبێ هەرێمێکی ئێستای وەکووا کەمێک ئازادیتیابێ باشترە لەوەی دەوڵەتێکی دیموکراسی نادموکراسی هەبێ پرۆسەی دیموکراسیەش کاتی دەوێت ئەسڵان دیموکراسی فێربوونە ئەوانە دەڵێن ئەوە 26 ساڵە کاتیان هەبووە کە نەیان کرد کاکە ئێران لەو بن و پاڵەوە 3000 ساڵە پۆزیەوە لێدا دەڵێت تەمەدون شارستانیەتم هەیە یەکدانە تلویزیۆنێکی ئەهلی نییە حوستەدانە ڕاگەاندنمان لە هەرێمی کوردستاندا هەیە ئێستاش کە لە بەڵام کەس نهاتووە بڵێ ئێران وڵاتێکی باشە ئەوانەی دژن هەمویان دژی ئێران ئەوانەی کە دژایەتی دەکەن بە جۆرێک لە جۆرەکان خۆیان خزاندوتە خانەی وڵاتانی دراوسە بە تایبەت ئێرانەوە کە بە هەموو جۆرێک دژایەتی دەگەڵ ئەو شێ هەیە دەگەڵ ئەو مەسەلەی ڕفراندۆم هەیە شێشتەکە ئەوەیە کاک دەخیل کە بەداخەوە مەسەلەی گشتپرسی کە مەسەلەیەکی نەتەوەیە گرێ دەدرێت بە کەس یا بە حیزب و حەزابێکەوە ئەوە ئاخر ناکە بەسەر و بەسەر چاو کاکەری من هەر بۆیە مەبەستم ئەو ببیت ئێرە بۆ ئەوەی تێبگەم ئایا بەرەی ئەرێ بۆ ڕفراندۆم و نەخێر بۆ ڕفراندۆم ئەوە نییە مەبەستیان دەوڵەتی کوردی بێ بۆچوونی زۆربەی ئەو خەڵکانێک کە دژن دەڵێن ئەمە حزبیاتیە ئەمە شتێکی شخصیە شتێکی ئەوە نییە تۆ نەتەوەیەک بینی و بڵێ وەرە دەنگ بدا لەسەر دوا ڕۆژی خۆت ئەوە باش دەزانم کۆ هیچ کوردێک تاکو ئێستا نەمدیوە یان هیچ لایەنەیە کە بەڕاشکاوانە بڵێ من دژی سەربەخۆیی یا دژی ڕفراندۆمم هەمووی دەڵێن ئۆکەی باشە دەبێت بکرێت بەڵام ئێستا کاتی نییە کاکە کەی کاتی هەیە
چێ دەبێ ئیعلامیکە خۆ لە ئاسمان و بەر نابێتەوە دەبێت یەک کەس یا یەک حیزب یا چەند حیزب دانیشن ئەو کاتە و ئەو ڕۆژە دیاری بکەن دەی من دەگەڵ لایەنێک یا لەگەڵ کەسێک کە ویست و خواستی منی جێبەجێ نەکردووە پێم وایە باڵا دەست بۆ خزمەتی منی نەکردووە تۆ دەتوانی ناڕزایبوونی خۆت لە هەڵبژاردنەکاندا دەرببڕی نەک بەو مەسەلە ئامادەکاری بۆی کراوە بەڕێی تۆ بابەتێکە دەبێ ئامادەکاری ئەو پرسیارە 100 ساڵی کەش بێت ئەو پرسیارە دەکرێت ئامادەکاری بۆ کراوە حتمما ئەو کەسانی کە بڕیار دەرن دیارە زەمینەکە منیش دەڵام 100% خۆش نییە بەڵام نەک وەکو ئەو ساڵی کە ئیسرائیل سەربەخۆی ئێلام کەیان و دەرفەتەکانیش و هەلەکانی بۆ ئەو دەمی ئەویش گونجاو نەبوو بەڵام کردیشی و وڵاتانیش ئەترافیان پێکرد هیوادارین دەوڵەتی کوردیش ببێت دا کۆتاییدا من پێم ئەوە بڵێم کە بە حەقیقەت بە سەربەخۆی گەشتنی کوردستان ئەو کەسانی کە دەڵەن ناخێر و دەڕووی سۆزیەوە دەڵەن ناخێر کوردستان کاول نابێت کوردستان ئاودان دەبێتەوە ئەوەی کە سیاست مەدارێک بیوێ بازرگانی بکات و خێنی شەیدان بفرۆشێت ئەوەیە کە کوردستان ئەوانش دەڵێن ڕەنگە ئەو هەنگاوە ببێ بەهۆی ئەوەی کە کێشەی کوردستان کێشەکانی هەرێمی کوردستان زیاتر ببن ئەگەر نەکرێت کێشەکان چارەسەر دەبێت آخر با بزانین چی دەبێت من مافی پرسیارکردن سەر بە هیچ کەس هیوادارین کاتێکی ترا وەڵامی ئەو پرسیار بدەیت زۆر زۆر سپاس زۆر بەخێر بی دەستەکانی خۆش خۆشحاڵین بە هاتنی جەنابێت